مامۆستا کاری من فۆتۆگرافەری شتیوەیە لە ڕووی شەڕ شتیوە عەرامە فۆتۆگرافی ژن و بووک و زاوەوانە باڵێ باڵێ خۆت بڵێ ینی خۆت بڵێ ئەو بووکەی کەوا دێت هەموو سنگ و مل و ئەمانەی هەمووی بەدەرەوەیە تۆ فۆکسی کامێراکە دەکەیتە سەر سنگ و ملی ئەو ئافرەتە و ڕسمیەگری ئەمە دروستە لە ڕووی شەرعەوە خۆت حەقە جواب دەیتەوە بەڕاستی نا وەڵای مامۆستا بەس گوتم لە بەهەندێک چی ئیشی تۆ شتیوەم نینە ئەمیش هەیە گوتم ئەگە با پرسیاکەم بزانم ئەگە عەرامی با واز لێ بینین کاکە الحەلال بەین والحەرام بەین حەڵاڵ دیارە هەر لە دوورەوە هاوارێک ئاڵێ من حەڵاڵم حرامەکەش دیارە بە قوربان ئەنجا لە بینی حەڵاڵ و حرامە کۆمەڵێ شت هەیە خەفیە شاراوەیە لەو خەڵکە شوبوهاتی تایە یعنی بۆت یەکلا نابێتەوە بەڵام ئەمانە یەکلا بۆتەوە برا عەزیزەکەم حرام دیارە برا شرینەکەم یعنی تۆ ئافرەتێ دیە هەموو گیانی ڕوتە یعنی بە هەمووی چوار بستی گیانی داپۆشیوە تۆ دی ڕسمیەگری ئەمە لە کوێ جاییزە برا عەزیزە باشە مامۆستا جان دەست خۆش بێت